بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی مانەوەی شارستانەکان لە سەردەمی گۆڕانکاری و ئاڵۆزیەکاندا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. بەشی دووەمی بەرنامەکەشمان تەواوکاری بەشی یەکەمی هەمان بەرنامەی هەفتەی پێشوەکە قسەکردنە لەسەر مانەوەی شارستانەکان. دەپرسین ئایا شارستانیەتەکان بۆ خۆیان تەمەنێکی دیاری کراویان هەیە؟ ئایا شارستانیەت دەمرێت لەدایک دەبێ گەشە دەکات؟ ئەمانە کۆمەڵی پرسیاری گرنگن کە لە ناو فەلسەفەی مێژوو بە شێوەیەکی گشتی لەسەر شارستانیەتەکان کراوە. ئایا شارستانیەتەکان یاخود گۆڕانکاریەکانی ئێستا بۆ خۆی کاریگەری لەسەر پاشەکشەکردن بەو پێناسە کلاسیکیە ناوە کە بۆ شارستانیەت ئەکرا دەگوترا شارستانیەت دوو شاباڵی گرنگیە، مادیگەرایی و لایەنی ڕۆحی. ئایا ئەم لایەنانە تا چەند بەردەوامیان هەیە؟ ئێمە زۆر جاریتر لە بەرنامەکانی پێشوا قسە و باسمان لەسەر ئەمە کردووە، بەڵام باس و بابەتیشی گرنگە و بە بەردەوامی شارستانیەتەکان ئەوەی کە لە ڕابردوودا هەبوو شارستانتی مرۆڤایەتی بۆ یاخود شارستانتە جیاوازەکانی نەتەوە جیاوازەکان و یاخود ناوچەکان بووە پێویستە بە بەردەوامی قسە و باسی لەسەر بکرێت. تا چەند کاریگەری لەسەر بەهای ئینسانیەکان کردووە، تا چەند کاریگەری لەسەر گۆڕانکاریەکانی عقلی مرۆڤ و بیرکردنەوەی کردو. ئایا پێناسە کلاسیکەکەی هەرماوە یاخود ئەوەی ئێستا هەیە؟ ئایا جێپی شارستانیەتەکانی ڕابردوو دەگرێتەوە؟ هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەکەماندا قسە و باز لەسەر ئەم تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا مەریوان عەبدول توێژەر لە فەلسەفەی مێژووی فەلسەفەی ئیسلامی، مامۆستا کامیل حەبیب توێژەر لە مێژووی شار و شارستانیەت بەخێربێن بۆ بەرنامەی گفتوگۆ. زۆر سپاس. مامۆستا مەریوانەوەی لە پێشێکیەکە باسم کرد ئەو پێناسە کلاسیکی یاخود بە هەر بە شێوەیەکی تر بڵێم تۆ کتێبێک شتەیە لەسەر شپنلگەر، یەکێک لە فەیلسوفە گرنگەکانی بوار و باسی شارستانیت کە فەیلسوفێکی ئەڵمانیە. یعنی ئایا بۆ خۆیش ئەو بۆ خۆی قسە لەسەر تەمەن ئەکا، تەمەنی شارستانیەتەکانەکە و وەکو مادەیەکی یاوەکو ئۆرگانی پێناسەیەکە کە هەروکو ئینسان وەکو کۆی زیندەوەرەکانی تر ئەویش لە دایک بوونیە، گەشەکردنی هەیە، مردنی هەیە. ئەم پێناسەیە ئەگەر لە واقعی ئێستا باسیکەین تا چەند یعنی لۆژیک پشتی ئەمە ئەگرێت. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاستانەکەم کە ئەم دەرفەتەتان بۆ ڕەخساندم. لە ڕاستیە باسکردن لە شارستانیەتەکان بە تایبەتیش ئەگەر بیبەستینەوە بە شارستانیەتی سەردەم و لە ئێستاە شارستانێت کارێکی تۆزێک قورسە و ئەستەمە هۆکەشی ئەگەڕێتەوە بۆەوەی کە پێناسی جیاوازمان هەیە بۆ شارستانیەت، فەیلسوفی جیاواز و تێڕوانینی جیاواز و خاوەن باگراوندی جیاواز قسەیان لەسەر شارستانیەت کردووە. ئێمەش کاتێک کە باس لە شارستانی دەکەین دیسانەوە ئەم باگراوندەمان و تێڕوانینەکانمان کاریگەریانە بێ لەسەر باسکردنی ئەم چەمکە گرنگە و ئەم پرسە گرنگە. ئەوەی سەبارەت بە تەمەنی شارستانیەتەکانە جەنابەت ئاماژەت بە شپنگلەردا کە یەکێکە لەو فەیلسوفانەی مێژوو زۆر بە وردی باسی لە شارستانیەتەکان کردووە و لە دایکبوونی شارستانیەتەکان و گەشەکردنیان و کامەڵبوونیان و پاشان پیربوون و پوکانەوەیان. بەڵام لە ڕاستیە پێش شپنگلەریش ئێمە فەیلسوفانێکی تری مێژوومان هەیە وەک ئیبن خەلدون کە زۆر بە وردی باسی لەمە کردووە کە شارستانیەتەکان بە هەمان شێوە تەمەنێکی دیاریکراویان هەیە و ئەو تەمەنە ئەبێ کۆتایی پێبێت. شپنگلەریش بە هەمان شێوە جگە لەوەی کە شارستانیەت بە هەبوویەک و بە بوونەوەرێکی زیندوو ئەچوێنێ، ئەنی چۆن بوونەوەرێکی زیندوو لە دایکبوونی هەیە، گەشەکردنی هەیە، کامەڵبوونی هەیە، پاشان پیربوون و مردنی هەیە، بە هەمان شێوە شارستانیەت بەم خۆناغانەیە تێدەپەڕێت. جگە لەوە شپنگلەر گزارشتی جیاوازتر بەکارهێنرێ بۆ شارستانیەتەکان کە شارستانیەتەکان بە 4 وەرزدا تێدەپەڕن. هەروەک چۆن ئێمە 4 وەرزی ساڵمان هەیە، ساڵێک بە 4 وەرزدا تێدەپەڕێت و گۆڕانکاریەکان لە وەرزانەدا دەبینین، بە هەمان شێوە شارستانیەت بەو 4 وەرزەدا تێدەپەڕێت. وەرزی بەهار کە وەرزی لە دایکبوون و گەشەکردنی شارستانیەتە، وەرزی هاوین کە بەرەو کامەڵبوون و ئەو تاقە و توانایی کە پێیەتی دەری ئەخات و پێدەگا، وەرزی پاییز کە لە سەرەتای پێگەیشتنیەوە بەرەو ناو پیربوون ئەڕوا
وەرزی زستانیش کە وەرزی سڕبوون و جمود و کۆتاییە کە بێگومان بۆ هەریەک لەم وەرزانە ڕوونکردنەوەی پێویستی داوە کە چۆن شارستانیت بەم وەرزانەدا تێدەپەڕێت لە هەر وەرزێکا چی ڕوودەدات و چ دەرەنجامێک پێشکەشەکە شارستانێت کەواتە بە پێی ئەوەی کە شپنگلەر باسی کات و زۆرێکیش لە فەیلسوفەکانی تر وەک ئیبن خەلدونیشمان ئاماژە پێدا شارستانیەتەکان بە بەردەوامی نامێننەوە و لە یەک دۆختا نامێننەوە تەنانەت دوای ئەویش کە تۆین بیش باسی شارستانیتمان بۆکە بڵێن وەکو زەمن و وەکو کات لە دوای شپنگلەرەوە هاتووە ئەویش بە هەمان شێوە باز لە پیربوون و بێتوانایی شارستانیتەکە بەڵام ئەوەی کە ئەو جیاکاتەوە لە شپنگلەر باوەڕی بە حتمیەت هەیە باوەڕی بە هەربوونێتی هەیە واتە ئەبێ شارستانت هەرتیا بچێت شتێک نییە بڵێ ئێمە ئەتوانین ئەم شارستانیتە ڕزگار لەسەر ئاوابوونی شارستانیەتە کتێبەکەی ئەوەی کە کراوە بە ئینگلیزی The Decline of the West واتە لاربوونەوەی خۆر ئاوە لە کاتێکیش کراوە بە عەرەبی تەدەهور الحەضارة الغەربیە بەو شێوەیە کراوە کەواتە لای شپنگلەر شتێکی حتمیە شارستانت هەر ئەبێ کۆتایی پێبێ و هیچ شارستانێک ناتوانێت لە مردن ڕزگاری بێت. بەڵێ سوپاس مامۆستا مەریوان. مامۆستا کامیل ئەوەی مامۆستا مەریوان باسی کرد طبعاً ئەم زیاتر لای چەند فەیلسوفێک لایەنە تیۆریەکەی و ئەوەی کە ئەوان قەنەعەتیانەیە باسی کرد وەکو منطق وەکو لۆژیک یعنی بۆ ئێستا کە لەوە بڕوانین یعنی تا چەند ئێستا ئەمە تێڕوانینێکی واقعی هەیە بۆ ئەمە. زۆر سپاس بۆ ئەم بەشداریکردنە سپاس بۆ بەڕێستان پێشەکی من حەزەکەم باسێکی کورتە باسێک بکەم کە ئەو نەزەریانەی باسکران و بیردۆزانی کە مامۆستا ئاماژە پێکرد و جەنابەت هەندێکت ئاماژە پێکرد پێشەکیەک لەسەر ئەوە بین کە ئەم بیردۆزانە لە چۆ سەریان هەڵدا لە کەیە سەریان هەڵدا و ئەمانە تا چەند بڕ ئەکەن یعنی ئایا بۆ ئێستا بۆ زەمەنی ئێستش بڕەکەن کە ئەو پرسیارەکەی بەڕێستا گەر هەڵە نەبوو بیردۆزەکانی دەرباری شارستانیەت ئەگەر دیقەت بین دوو بیرمەندی گەورە دوو فەیلسوفی گەورە لەو بوارە بە نمونە بینینەوە کە ئارنۆڵد تۆینبی و ئۆزواڵد شپنگلەرە هەردووکیان لە سەرەتای بابڵنە سەرەتا و ناوەڕاستی سەدەی بیستەمە کۆچی دواییان کردووە بڵێن مردوون کە ئاتەن ئێمە لە سەرجەم بیردۆزەکانە ساڵی مردن حسابەکەین بۆ بیرمەندە تاوەکو بڕیار لەسەر بیردۆزەکەی بین تا چ مدەیەک بڕەکات ئێمە ئەو واقع مێژوویە بخوێنینەوە کە لە فترەی ژیانی ئەم فەیلسوفانە هەبووە ئەگەر دیقەت بین سەردەمی ترۆپک یاخود سەردەمی گەشەکردنی تەواوەتی شۆڕشی پیشسازی ئەوروپیە ئەو وەختەی کە مادیگەرایی یاخود پیشەسازی گەشت بۆ ئاستێک مرۆڤەکانی سەرسام کردبوو ئۆزواڵد شپنگلەر کە لە 1935 کۆچی دوایی کردووە هەڵە نەبم و ئارنۆڵد تۆینبی لە 1975 کۆچی دوایی کردووە ئەمانە زۆرێک ئەم فەیلسوفانە زۆرێک لە ڕووداوە با بڵێن سەرسوڕهێنەرەکان زۆرێک لە دیمەنە سەرسامکەرەکانی پیشسازیان بینی بوو بۆیە ئەم بیردۆزانیان دانابوو هەڵبەت ئەم بەڵگەی ئەم قسەی من بۆ بەڵگەیە بیردۆزەکانیان بیردۆزێک چۆنەڵی لێکەوتە و دەرەنجامی ئەزمونگەرایی ئەو قۆناغە بووە مەبەستەکە لێرە چییە بۆ ئەم کورتە مێژوویە مەبەستەکە ئەوەیە ئەتوانین بڵێن بەڵێ ئەم بیردۆزانی ئەم فەیلسوفانە ئێمە باسی ئیبن خەلدون ناکەین ئیبن خەلدون فەزلێکە بەسەر هەموو مرۆڤایەتیەوە کە لە مێژینە باسی ئەم بابەتانەی کردووە بەڵام ئەوە بابەتێکی ترە تەوەرەکەی جەنابەت کە ئەڵێ ئایا بۆ ئەم سەردەمە ئێمە واقعیە ئایا بۆ ئەم سەردەمە خوێندنەوەی چۆنی بۆکرێ من ئەتوانم بڵێم بەڵێ بیردۆزەکانی ئەم فەیلسوفانە بەهۆی ئەوەی لەو فترە مێژوویە بوو کە باسمان کرد بەڵێ بۆ ئەم سەردەمە ئەتوانین زۆر سوودی لێوەرگرین و وەڵامی زۆرێک لە پرسیارەکانی ئێستامان بداتەوە بە حکمی ئەوەی کە مێژووی شارستانێتەکان یاخود بیردۆزەکانی دەرباری شارستانیەت قسەکردنە لەسەر مێژووی گشتی مێژووی گشتیش ماوەیەکی زۆر لەخۆ ئەگرێت واتە ئەتوانین بڵێن چەند سەد ساڵێک لە خۆی ئەگرێت هەر شارستانێتێک بە چەند سەد ساڵێک گەشە ئەکا و دواتر بە چەند ساکامیل لە نمونەی یا لە دنیای واقعی ئەمڕۆ چۆن ئەمە ئەچوێنین بە واقعی ئێستەوە چۆن بە چ نمونەیەک ئێمە ئەتوانین ئەمە چۆنەڵین بڵین واقعی ئێستا پشتیوانیەکەوە پشگیریەکە و یعنی هاوتا و هاوڕای لەگەڵ ئەگەر هەڵەن مەبەستەکەی جەنابەت ئەوەیە ئەو بیردۆزانە بۆ ئێستا بە واقعی ئێمە بە چ نمونەیەک ئەتوانین تەطبیقی بکەین یەکێک لەو نمونانە کاتێک ئۆزواڵد شپنگلەر باسی تەمەنی شارستانێتەکە و باسی مرۆڤی فاوستی ئەکات
واتە مرۆڤی ڕۆژئاوا مرۆڤی ڕۆژئاوا فاوستی خاوەنی ئیمکانیات و توانا و کارامەیەکی زۆرە لە سەرەتادا هەوڵەدا لەگەڵ سروشتا خۆی بگونجێنێ و لەگەڵ سروشتا وەکو سروشت بێ لە گۆتەوە وەرنەگرتووە ئەو خۆی نووسینەکە نووسینی شاکاری گۆتەیە فاوست پاڵەوانی چیرۆکەکەی گۆتێ بەڵێ پاڵەوانی چیرۆکەکەی گۆتەیە فاوست بەڵام ئیتر ئەمە بوو بە فاوست بوو بە نمونەی سیراتیەوە ئەفۆن فاوست بوو بە نمونەی مرۆڤی ڕۆژئاوایی و دواتر فەیلسوفەکە قسەیان کردووە نمونونەکە لێرە ئەبانە چینە سەر و بابەتە بگەڕێنەوە سەر ئەوەی کە چ بەڵێ نمونە واقعەکە من لە ئەوزاڵ شپنگلەرەوە نمونەیەگە هێنم کاتێ باسی ئەو مرۆڤی ڕۆژئاواییەکە کە خۆی گونجێن لەگەڵ سروشتا و دواتر هەوڵەیە زاڵ بێ بەسەر سروشتا بەڵام لە دواییە ئەم تواناکانی مەحدودە تواناکانی دیاریکراوە و ئەبینیت بە جۆرە جۆرەکان سروشتێکەدا ئێمە گەر نمونەی واقعی ئەو بیردۆزێ و جێبەجێکردنی بەسەر ئێستادا بێنینەوە لە ئێستادا مرۆڤەکان ئەگەڕێن بە دوای مانای ژیانە ئەگەڕێن بە دوای بەختەوەریە کە ئێستا ئەتوانین بڵێن نوێترین چەمکی فەیلسوفانی سەردەم بابەتی مانای ژیانە مانای ژیان لەکوێدایە زۆرێک لە فەیلسوفەکان قسەیان لەسەر کردووە ئەمە لێکەوتەی چییە؟ ئەمە لێکەوتەی ئەو پێشکەوتنە تەکنەلۆجیە خێرا و فراوانەیە کە مرۆڤەکان هەمیشە هەوڵیان داوە بەس پێش بکەون لە باری پیشتازیە بەڵام لێکەوتە ڕوحی و سروشتیەکانیان لێک نەداوەتەوە بۆیە سەرنجامەکەی بینین ئەوە نمونەگەر ببوورە یەک قەوس یارمەتیت بەم یعنی بۆی ڕوونتر بێ بۆ بینەرانیش ئەوەی کە جەنابەت باسیەکە یعنی ئەتەوێ بڵێ لە سەردەمی ئاڵۆزیەکانی تەکنەلۆژیا پێشکەوتنە خێراکان ماندووبوونی لایەنی ڕۆحی مرۆڤ بە دوای ژیانی چۆنەڵی خۆشگوزەرانیە کاگەڕێ دووری بخاتەوە یعنی ئەتوانین بڵین جەوهەری فەلسەفە یاخود ناوەڕۆکی پرۆژەکەی شپنگەر و توین بیش هەر ئەمەیە ناوەڕۆکیان کە ناتوانین بڵێن ناوەڕۆکیان خودی ئەمەیە چکە ناوەڕۆکی دواتر ماسەمەریوان شەرحێکی ئەو لەدایک بوون و گەنجێتی و شتەمان بڵکە بە نمونەی زیندوو منەوە جێ هەڵ ماسەمەریوان بەس ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو ئەمە بوو بەستنەوەی ئێستامان بەو بیردۆزانەوە و ئەو بیردۆزانە تا چەند کارەکەن لە ئێستادا من بە کورتی ئەو بابەتە ڕوونکەمەوە ئەوەی کە بەڕێزت فەرمووت ئەوە شتێکی تەواو ئامانجەکەی ئەمەی کەمانەیە بیڵێن بەڵام سەرڕای ئەوەش خودی پێشکەوتنەکانی پیشسازی ڕۆحی لەگەڵ خۆیان هەڵنەگرتووە بە جۆرە جۆرەکان لایەنی ڕۆحی لەگەڵ خۆیدا نەهێناوە لایەنی ڕۆحی لەگەڵ خۆیدا نەهێناوە بە چ مانایەک ئەگەر دیقەت بین ئێمە یەکێک لە نمونەیەکی بچووک بێنینەوە لە ئێستادا لە جیهانی تەکنۆلۆژیای ئێستادا کتێب خەریکەوە لاهەنرێ بەڵام ببینین تەوژمێکی کە هەیە کە ئەگەڕێنەوە بۆ کتێب بۆ خودی کتێب بۆ هارد کۆپی لەبەروی ئەمە ڕۆحی تایە بەڵام بابەتەکانی تەکنۆلۆژیا ڕۆحی تیانە ئەمە یەکێک لە کەم و کوڕیەکانی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و سەردەم باشە سپاس ماوەسا مەریوا من ئەگەر بێم تێز بڵێم نازانم تیۆر بڵێم تێگەیشتن بڵێم نەزەریات هەرچی بڵێم ئەمەی توێنبی و شپلگەر بە یەکەوە بەسینەوە پێشتریش ئیبن خەلدون کە مودەی چەند سەد ساڵ یعنی پێش ئەوان ئەو ماوەیە ژیاوە ئێمە گەرەمانە بەسینەوە بە یەکەوە بە هەر کورتی کەینەوە بۆی ڕێگاکە ئاسانتر بێ لەدایک بوون و گەنجێت یا گەشەکردن و پیربوون و مردن یعنی ئەمانە چۆن دین ئێمە بۆ شارستانێت پێناسەیەکەین کە لەدایکە بێت چییە چۆنە کامەیە نمونونەکەی کە گەنجە و لە هەڕەتی لاویایە چۆنە دواتر کە بەرەو پیربوون ئەچێ چۆنەوە کە ئەمرێت چی ئەیمرێنێ ئەمانە بۆی زیاتر تۆزێک بۆ بینەران ئاسانتر بێت لە ڕاستیە زەحمەتە ئێمە لە حەزەیەک دابنین ئەم لە حەزەیە لە دایکبوونی شارستانیەتە بەڵام شپنگلەر شتێکی جوان ئەڵێ بەڵام خەسڵەتی هەیە بەتەکیت شپنگلەر شتێکی جوان ئەڵێ کاتێک شارستانیت لە دایکە بێ کە ڕۆحێکی گەورە ڕۆحێک ئەو ئاواڵێ ڕۆحێکی گەورە لە ناو کۆمەڵە خەڵکێکی دیاری کراوە لە خاکێکی دیاری کراوە کە بەڕاستی شارستانێتە بێمە ئەوە بزانین کە بەستراوەتەوە بە خاکێکی دیاریکراوە ڕاستە شارستانێت مەودایەکی فراوانی هەیە ناوچەی زۆر فراوان ئەگرێتەوە جاری وایە لەوانەیە شارستانیەتێک شوێنێک سەر بە شارستانێتێک بێ بەبێ ئەوەی لە ڕووی جوگرافیشەوە پێکەوە بەستراو بێ یعنی لە ڕووی گرێدراوی جوگرافیایە شارستانێت بەڵێ بەتەکیت بەبێ جوگرافیا نەچمەوە مناقەشە وردەوە ئەی ئەو تێگەیشتنە چییە
ئەم تەسمیانەی لێکاتەوە لە شارستانی مرۆڤایەتیە یعنی تر گشتیەکە خۆی قوتارەکە لەو هەموو وردەکاری جۆسە و جوگرافیا و ڕاستیەکەی ئەبێ بزانین مەبەستی ئەو کەسەکە و زاراوی بەکارێنێ مەبەستی چییە کاتی ئەڵێن شارستانێتی مرۆڤایەتی بەو مانایی کە ئەگەر ئێمە وا سێری شارستانێتەکان بکەین کە جوهدی مرۆڤە و تێکۆشانی مرۆڤە و بەرهەمەکەی مرۆیە ئەتوانین وانایی بنین بەڵام ئێمە بمان هەوێ نەمان هەوێ شارستانێتەکان یەکەی لێکدابڕا و جیاوازن تەنانەت شپنگلەر زیادە ڕۆیی ئەکات ئێمە باسەکەمان زیاتر شپنگلەر زیادە ڕۆیی ئەکالەوەی کە پێمان بڵە شارستانەکان یەکەی لێکداوڕاون تەنانەت پەیوەندیشیان نییە بەیەکەوە کار تێکردن و کار لێکردنیشیان نییە هەرچەند دوایی خۆی ئەمەمان بۆ ڕاستەکاتەوە کاڵێ مەبەستم لەوەیە کار لە یەکتر ناکەن مەبەستەکە ئەوەیە هەر شارستانێتێک کاتێکە ئەی هەوێ شتێکی سەر بە شارستانێتێک وەربگرێت بابەتێک لە شارستانێتێک ترەوە وەربگرێ ئەو شتە تەرجەمە ئەکا بۆ سەر شارستانەتەکەی خۆی تەرجەمە بەمانای وەرگێڕانی زمانینە بەمانای کە تەرجەمەیکە بۆ سەر ڕۆحی شارستان ئەگە وەڵامی پرسیارەکەم بڵیتەوە خۆی پێش وەڵامی پرسیارەکەت شپنگلەر پێمانەڵێ کاتێک کە ڕۆحێکی گەورە لە ناو شارستانێتێکدا بە ئاگادێتەوە لە ناو کۆمەڵ خەڵکێکدا بە ئاگادێتەوە لەو کاتەیە ئەو لە حەزەیە کە شارستانێتێک دروست دەبێت ئەمە لەدایک بوون بەڵێ لەدایک بوون واتا چی واتا ئەوەی کە ئەگەر چی خەڵکانێکی زۆر لە شوێنێکیش با خەڵک یا مرۆڤ کە یەکێکە لە بنەما سەرەکیەکان یا ڕەگەزە سەرەکیەکان بۆ پێکهێنانی شارستانێت با ئەوەشمان هەبێ خەڵکە زۆرەکە با زەویەکەشمان هەبێ تەنانەت با هەندێک توانای مادیشیان هەبێ بەڵام هەستکردن بەو ڕۆحە تیانە دروست نەبێت بە پێی ئەوەی کە شپنگلەر باسیەکە یعنی ئەو ڕۆحە تیانە زیندوو نەبێتەوە ئەو هەستکردنە لە نێوانیانە دروست نەبێ شارستانێت دروست نابێت باش ئەمە لەدایک بوون دواتر گەشەکردن و چۆنەڵی گەنجێتی و ئەوانە گەشەکردنی شارستانیەت بێگومان شارستانێتەکان کە دروست ئەبن سەرەتا کەس نازانێ ئەمە شارستانێتێکە دروست بووە یعنی جاری وایە کۆمەڵە خەڵکێکن کۆبوونەتەوە بۆ نمونە کاتێککە پێغەمبەری ئیسلامیەت یعنی حتا شپنگلەر باسی ئەوە کە باسی پێغەمبەری ئیسلامەکەڵێ کەس تەوەقوعی ئەوەی نەکرد کە لە شوێنێکی وەک نیمچە دوورگەی عەرەبی پێغەمبەرێک دروست بێت و شارستانێتێکی ئاوا دروست بێت یعنی کەس چاوەڕێی محەممەدی ناکرد بە کورتی بە کوردی واز لەو دەقائینیانە بێنە کاڵێ مژدەدراوە بە هاتنی پێغەمبەرێک بەڵام کەس چاوەڕێی ئەوەی نەئەکرد پێغەمبەرێک بەو جۆرە بێت و کۆمەڵە خەڵکێک کە شوانی وشتر بوون ببن بە خاوەن شارستانێتێکی گەورە کەواتە سەرەتایی دروستبوونی شارستانیت لەوانەیە ئێمە هەست پێ نەکەین کە ئەو شارستانێتە دەیهەوێت دروست بێت بەڵام وردە ئەم شارستانیەتە گەشە بە خۆیەدا لە هەموو بوارەکانە بێگومان ئێمە ئەزانی ڕینەکەم بۆ جەنابێت لەوانەیە ڕێک بچیتە سەرەوە ئەوەی کە توینبی باسیەکە لایەنی گەشەکردنی زانستی و پێشکەوتنی تەکنەلۆژیا و داهێنان و بوونی هێز خۆتەزانی هێز یەکێک بووە لە ڕابردووە لە فاکتەرە کاریگەریەکانی مانەوەی شارستان بوو خۆی ئەمەیە لە ڕاستیە ئەگەر ئێمە بچینە سەر ئەو بابەتە ئەبێن ناچارین باز لە ڕەگەزەکانی شارستانێت بکەیت کەواتە شارستانێت ڕەگەزی جیاوازی هەیە ئەوانەی کە جەنابەت باست کردن زانست هونەر سیاست ئابووری ئاین کە کۆڵەکەیەکی گرنگە ناخر هەندێک لە فەیلسوفەکان ڕەتیەکەنەوە مامۆستا لایەنە ڕۆشنبیریە کەلتوری و هونەری و فەرهەنگیەکان ئەوانە ڕەتەکرێتەوە ئەمەی دووەمیان کە لایەنی هێز و داهێنانە زیاتر باسی ئاخر داهێنانەکان هەمووی مادی نین خۆڕاستە ئێمە داهێنان یەکێکە لە لایەنە گرنگەکانی شارستان جەنابەت ئەو پرسیارەت لێکردم ئایا مردنەکەی چۆنە بێ شپنگلەر زۆر جوان وەسفی ئەومان بۆکە ئەڵێ کاتێک کە شارستانیەت توانای داهێنانی نامێنێ بەرەو تێگەشتنی توین بیە کاتێک توانای داهێنانی نامێنێ بەرەو مردنە ڕوا یعنی هیچ شتێکی تازەی پێ نامێنێ پێشکەش بە مرۆڤایەتی بکە کەواتە داهێنان تەنها داهێنانە مادیەکان نین ئەگەر چی بێگومان ئەو قسەیەش ڕاستە کە با فەیلسوفانێکن باز لە لایەنی مادیەکەن بە تەکید لایەنی مادی گرنگە و یەکێکە لە ڕەگەزەکانی شارستانێت بەڵام لە هاوتای مادیچە ئێمە تاقەی ترمان هەیە توانە و هێزی ترمان هەیە بەڵێ سپاس مامۆستا کامیل یعنی لەو مناقەشەی من و مامۆساکە مامۆستا هەندێک شەرحی کرد ئەو باسە هیچ پێکتە بوو من پێم وایە
ئەکرێ ئێمە یەک بیردۆزە و دوان و سییان وەرنەگرین ئەکرێ هەمویان وەرگین سەرجەم بیردۆزەکان پێمانەڵێن ئەمە شارستانیەتە ئەمە تەمەنەکەیەتی ئەمە دەستپێکردنێتی بەڵام هەریەکەیان بە شێوازی خۆی ئێمە من ویستم لەویا قەوسێک وەرگرم کە باسی ئەشپنگلەر و توینبی کرا بەڕێستان فەرمووت کە ئایا هەمان شتی توینبیە جیاوازی شپنگلەر و توینبی لە یەک نقطایە لە یەک خاڵێکایە ئەویژەوەیە شپنگلەر هەروەکو مامۆساوتی شپنگلەر پێی وایە ڕۆحێکی گەورە دەرەکەوێت خاوەنی کۆمەڵێت تواناییە ئەو ئەو تواناییانە ئەخاتە واقعەوە ئەخاتە بواری جێبەجێکردنەوە و دواتر ئەم تواناییانە کە جێبەجێ ئەکرێن شارستانیەتی لێ بەدی دێت کەی ئەمرێت و کۆتایی دێ کەی پیرە بێت داهێنان ئەو جامە بەستەکەی من لێرە بوو جیاوازی توینبی شپنگلەر ئەمەیە چەمکی داهێنان بەکار ناهێنێ شپنگلەر پێی وایە چونکە داهێنان بۆ خۆی مەغزایەکی تری هەیە شپنگلەر پێی وایە ئەو کۆمەڵە تواناییانەی کە با بڵێن ڕۆحە گەورەکە هەیەی کۆتایی دێت چیتر ئەم ئەوەندە توانایی هەبووە ناڵێ ئەوەندە داهێنان ئەڵێ توانایی واتە لە ناخی خۆیدا ئەوەندە توانایی هەڵگرتووەکو هەر مرۆڤێک ئەفۆن ئەم تواناییانە کە کۆتاییان دێ بەرەو مردنەچێ بەس توین بیڵێکی توینبی ئەڵێ ڕۆحێک کە خاوەنی داهێنان ئەو ناژڵێ ڕۆح وشەی ڕۆح بەکار نایێنێ بەڵام پێی وایە داهێنانێک هەیە لە نێو کۆمەڵە کەسێکدا کۆمەڵە خەڵکێکدا کە ئەم داهێنانە هی یەک خاوەن هی یەک کەسی نییە بەتەنها ئەم داهێنانە داهێنانی شارستانێتەکەن ئەیکەی شارستانێت کۆتایی دێ لای توینبی کە کاتێک لە داهێنان ئەوەستن واتە ئەم باز لە کارامەیەکان باز لە تواناییەکان ئیمکانیات ناکە بەس بەڵکو باز دا ئیبداعاتەکە ئەگەر بەچەم کە عەرەبیەکی من لە بەرنامەکەی پێشە لەگەڵ میوانەکانم باسیەوەمان کرد داهێنانی بەستەوە بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زانست شوێک پەیوەندی ئەم دوانە بۆ نمونەوەی ئەگەر ئێمە نەبێ بە مناقەش شپنگەر و توینبی ڕاستە لەوە کۆگنین لەوە ناچێ ینی ئەوەی شپنگەر ئەڵێ ئەوەی توینبی بێ ئەوەی توینبی دوجاری وێنێک فۆرمێکی گشتیا بەدەسەوە یعنی قسەکە لەوەیە ئایا ئێستا من ئەگەر وەکوتم لە بەرنامەکەی پێشا باسم کرد بۆ بە پێ ئەوەی توینبی بێ ئێستا وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا کە ئیمپراتۆریەتێکی گەورەی جیهانی و دەسەڵاتێکی کاپیتاڵیستی هەیە یعنی ئایا بۆ خۆی ئەمە ئەگە خاوەنی داهێنان و هێز و تەکنەلۆژیا و زانست بێ وە شەڕی تەکنەلۆژیای وڵاتەکانی تریشکە وە خۆی بە باڵا بزانێ ئایا بۆ خۆی ئەمە یعنی نوێنەڕوونی شارستانیەتەکە مامۆستا پرسیارەکە دڕوونە دەستخۆش من ئەتوانم لێرە یەکی بخەمەوە پرسیارەکەی جەنابەت و مەسەلەی بیردۆزەکان و لەلایەکتر شۆ شارستانێتی ئێستای ڕۆژئاوا کە ئەمریکا نوێنەرایەتیەکە ئێمە توانین بڵێن داهێنان هەر تەنها لایەنە تەکنۆلۆژی و پیشسازیەکەی نییە چونکە ئێمە ئەم چەمکەمان لە کوردیا وا بەکارهێناوە داهێنان واتە داهێنانی تەکنۆلۆژیا داهێنانی سیارە داهێنانی ئینتەرنێت نا مەبەستەکە لێرانیە داهێنان واتە شتێکی نوێی پێەیە بیردۆزەیەکی نوێی پێەیە ڕوحێکی نوێی پێەیە ئەم بیردۆزە نوێ یاخود ئەم بیرکردنەوە نوێیە ئەم کارکردنە نوێیە ئەبێتە داهێنانێکی نوێ لە هەموو بوارەکانە ئێستا ئێمەگەر باز لە شارستانی ڕۆژئاوا و ئەمریکا بە تایبەت بکەین ئەمریکا لە ئەدەبە ڕێچکەی خۆی هەیە لە تەکنۆلۆژیا ڕێچکەی خۆی هەیە لە هونەر ڕێچکەی خۆی هەیە لە نووسین ڕێچکەی خۆی هەیە حتا شێوازی نووسین و تەصنیفاتی کتێبخانەکان و نازانم وردەکاری زۆری ئەم شارستانێتە ئەگەر لێکی بێن حتا لە ئاین یعنی جۆرێک لە بیر و باوەڕی ئاینی کە بێدینی یاخود باوای بڵێن نای بنێن بێدینی نائینی ئەمەش داهێنانی کێم شارستانێتەیە حتا ڕووکردن لە جۆرێکی بەڵام کارکردن بۆ باڵابوونی ئەمانە بۆ خۆی نوێنەرایەتی شارستانێتەکان ناکات یعنی باڵابوونی هەریەک لەو ڕاهەندانی لێرە قسەکە لەسەر ڕاستکردنەوەی وشەی چەمکی داهێنان بوو ئەگەر بینە سەر ئەو بابەتە ئەو بابەتێکی ترە ئەتوانین قسەی زیاتری لەسەر بکەین باشە مامۆستا مەریوان ئەو گۆڕانکاریانەی ئێستا تا چەند هێدی جێپیەکانی شارستانێتی یا ئەو پێناسە تەقلیدی بۆی کراوە کاڵی کردوێتەوە یاخود ئەمڕۆ بە فۆرمێکی نوێ هەمان تایپ و مۆدێل و نۆرمی ڕابردوو بەردەوامە ڕاستیەکەی ئێستا گۆڕانکاریەکان لە جیهانە بە جۆرێکن مرۆڤەکان لێک نزیکیکی سەیریان هەیە ینی لە یەک کاتە کەسێک کە کووردە کەسێک کە یابانیە کەسێک کە ڕوسیە کەسێک کە ئەمریکیە کە لە وڵاتێکی ئەوروپیاژی لە ئەفریقا ئەتوانن چێژ لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی وەرگن سەیری بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی بکەن کە ئەمە کاریگەری هەیە لەسەر ئاراستەکردنی مرۆڤەکان بە کورتی
ئەوەی کە پێوترێ گوندی جیهانی ئەوەی کە پێوترێ ئەولەمە ئەمانە هەمووی کاریگەری کردوتە سەر تاکەکانی شارستانەتە جیاوازەکان. ئێمە ناتوانین بڵین هیچ شارستانێتێک نەماوە و ئێستا تاکەیەک شارستانێت هەیە و هەموو شتەکان بەڕێوە بە. ڕاستە شارستانێتێکی دەست باڵامان هەیە کە شارستانێتی ڕۆژ ئاواییە. بەهاکانی ئەم شارستانێتش کاریگەری لەسەر شارستانێتەکانی تر بە جۆرێک لە جۆرەکان هەبووە، بە تایبەتیش ئەوەی کە بە هۆکاری پێشکەوتن و تەکنۆلۆژیا و تۆڕ جیاوازەکانی کە ئێمە ئەتوانین پەیوەندی بکەین بە جیهانە و جیهان ئەتوانێت پەیوەندی بە ئێمە بکە. بەڵام لە هەمان کاتیشە کۆمەڵە شارستانێتێک لە دنیاە هەربوونیان هەیە. ئەم شارستانیەتانە ئەگەر چی بە شتێکی ناچاری یعنی تۆ بتهێ و نەتەوێت لە ماڵەکەی تۆیە شتانێک هەن کە پەخشە بن و شتانێک هەن کە مناڵەکان نەوەکان خەڵکەکان جیاوازەکان گوێی لێ ئەگرن سەیری ئەەکەن چێژی لێوەرەگرن خاڵی هاوبەشیان بۆ دروزەکە لەگەڵ دانیشتوانی هەموو دنیاە. ئەمە جۆرێک لە جۆرەکان کێشەی دروست کردو بۆ شارستانەتەکان. ئایا لە بنەوە شارستانەتەکان هەڵناتەکێنێ؟ بۆ نمونە کەسێکی مسلمان کاڵێ من سەر بە شارستانەتی ئیسلامی، بۆ نمونە کەسێکی سینی کاڵێ من سەر بە شارستانەتی سینیم، هەروەتر شارستانەتەکانی تر ئەمریکای لاتینی کە خەڵکانێک هەن لەگەڵ ئەوە باوەشێکیان کردوتەوە بۆ ئەم شارستانێتە جیهانی ئەگەر وای ناوبنین دروست بێ، لە هەمان کاتیشە بەربەرەکانی هەیە، بەرگریەک هەیە بەرامبەر بە ئەمە. باش مامۆستا کامیل ئەوەی مامۆستا مەریوان باسی کرد، ئایا تێگەشتن و تێڕوانینەکان چۆن ینی گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ ئێستا لە ڕابردووە بینین فەیلسوفی بۆ دروست بوو، مێژونوس هەبوو، تیۆریستە بوو قسەی لەسەر و شارستانەتانەکرد. ئەم شارستانەتە نوێی ئێستا هەیە ئێوە تۆ نمونەیەکی جوانت ینی باسکی لە توینبی و شوێنگەر باسی شۆڕشی پیشەسازی ئەوروپات کرد. یعنی بۆ خۆی ئەوە چۆنەڵێ حتمیەتێک بوو یاخود دەرهاویشتەیە و لێکەوتەیەکی ئەزمونگەری بوو تەسیری لەسەر شێوازی بیرکردنەوە و داڕشتنی تێز و تیۆرەکانیان کرد. ئەی ئەمەی ئێستا یعنی چۆنە ئەم تێڕوانینەکە؟ پێم وایە ئەکرێت تێگەشتنێکی سەر لە نوێ بۆ شارستانێتی مرۆڤایەتی بکرێ. ئەو ئەشتوانم بڵێم خاڵخەینە سەر ئەو پیتانەی کە ڕستەیەکمان بۆ دروستەکە، ئەویش ئەوەیە کە شارستانێتی ئێستا خەریکە ببێ بە شارستانێتی هەموو مرۆڤایەتی، واتە خەریکە مرۆڤایەتی بە کۆی دەنگ ئەبنە خاوەنی یەک شارستانێت. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە یابانیەک لە یابان چۆن بیرەکاتەوە، کوردێک لە کوردستان کە ئەم بیرکردنەوەی ئەوە بینێت تا ڕادێک پێی کاریگەرە بێ. بە هەمان شێوەش کەسێک لە ڕۆژهەڵات بیرکردنەوەیەکی هەیە ئەبینین لە ڕۆژ ئاوا ئەم بیرکردنەوەی ئەمە بینرێ پێی کاریگەرە بێ. ئەمە لەسەر ئاستی گشتی باسەکەین، لەسەر ئاستی بیرمەندان و لەسەر ئاستی فەیلسوفان و چینی نوخبا ئەگەر دیقەت بین خەریکە خەمەکانە بن بە یەک خەم، خەریکە بیرکردنەوەکانە بن بە یەک ئاڕاستە. کە ئێمە ئیعترافی پێ ئەکرێ لەوانەیە شارستەکە ئەو ڕۆژاوە تەنانەوەکو لە هەندێک لە بەشەکانی ئەوروپای ڕۆژهەڵای تەنانی ئەترابەوە ناکەن کە خۆراوین. یعنی ئایا ئەمە ئیعترافی پێ خود ئەمە تێڕوانیەکی زانستیانەی ئێوەیە بۆ بابەت لێرەدا بابەتەکە ئێمە بتوانین بڵین بەڵگەی هەیە. ئەم قسەیە بەڵگەکەش چییە؟ مرۆڤی ئەم سەردە مرۆڤێکی ئازادە. تۆ ناتوانی وەکو مرۆڤی پێشوو نییە. مرۆڤی پێشوو با بڵین باسی سەدەکانی ناوەڕاستین کە پسپۆڕی ئێمەیە. لە سەدەکانی ناوەڕاستدا غەزالی کە لە تۆس بووە نەیتوانیوە لە تۆس زیاتر بیر بکاتەوە لە چوارچەوەی دەیەکەی خۆی و دواتر هاتوتە نیشابور لە چوارچەوەی نیشابور بیرکردنەوەی دەربچێت هەتاوەکو گەشت نەکا بۆ بەغداد. بەڵام ئێستا وانە من و بەڕێزت هەر کەسێکی ئاسایی کە توانای بەکارهێنانی تەکنۆلۆژیای هەبێ ئەتوانێت ئازاد بێ لە بیرکردنەوە و ئەتوانێت ئازاد بێ لە وەرگرتنی چەندەها میل بیرۆکەیەک لە چەندەها میلەوە چەندەها کیلۆمەتر دوور لە خۆیەوە تەنها بەدانیشتن. ئەمەوە ئەکە ئازادیەکە داد بە مرۆڤەکان، سربەستییان پێدا لەواکە بۆ چوونەکان بیرۆکەکان وەرگرن. ئیتر ئەم بیرۆکەی هەرچیەکە کەسێک لە کوردستانە بیرۆکەیەک هەڵەگرێت دژی فۆرمی ئێرەیە، دژی ئاینی ئێرەیە زۆر ئاساییە، ئەو ئازادە لە وەرگرتنی ئەو بیرۆکەیە. بۆیە وردە ئەتوانین بڵێن ئەگەر بێت و مرۆڤایەتی بەم شێوەیە بەردەوام بێ فۆرمێکی گشتی دروستەیە بۆ هەموو مرۆڤەکان. باش تۆ وابزانام نامەی ماسەرەکەت لەسەر شار و شارستانێتی ئیسلامیەوانە ئەمەی کە تۆ ئەڵێ تەنانە بۆ بەرهەمهێنانەوەی پێناسەی ئەوانەی تۆش کە بە شێوەیەکی کلاسیکی کرابێ ڕاستە، یعنی گۆڕانکاری
بەسەرا هاتووە شارستانەتەکان لاین قسەی لەسەر بەڵێ بە دڵنیاییەوە مرۆڤ ئێستا ناتوانێت دابنیشێ بە دیار شارەکەی خۆیەوە و تەنها قسە بۆ مرۆڤەکانی دەوروبەری خۆی بکات بۆ لەبەرەوەی هەمیشە کەسێک کە داهێنەرە بێ کەسێکی بەتوانای لێ دەرەچێت کارامەیەکی هەیە هەوڵەیە ئەم کارامەیی بگەێنێتە ئاستێکی جیهانی هەروەکو ئەوی چۆن باسی نمونونەکەی غەزالیمان کرد ئەو نەیتوانی دابنیشێ بە دیار گوندی تۆسەوە ئێستاش مرۆڤێک ناتوانێت دابنیشێ بە دیار شاری سلێمانیەوە بەڵکو بیرۆکەکانی ئاڕاستەیە کا خوێندنەکەی باتە دەرەوە و هەوڵەیەت لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکانە بەشداری بکات ئەمە واتایەکی جیهانیمان پێدا ئەمە پێمانەڵێت مرۆڤی ئەم سەردەما لە شارستانێتێک و لە چوارچەوێکی جوگرافیا نامێنێتەوە بەڵکو ئەبێتە مرۆڤێکی جیهانی گردردونی و لە هەمان کاتا شارستانێتێکی جیهانی و گردردونیش بەرهەم دێت. بەڵێ ماوەسا مەریوان تۆ لە هەندێک لە مەجالە ڕوحیەکان جیاواز لەم پسپۆڕی خۆشت ئیشەکەی بە تایبەتی وەرگێڕانی دەق و تێکستەکانی ئەوانەی کە بڵێن مەولاناکە لە مەجلیسەکان ئەوتاویا خود شەمسی تەبرێزی شارستانیتیش دوو شاباڵی هەبوو لە ڕابردووە کە پێناسە ئەکرایەوە مامۆستا کامیل لایەنی ڕۆحی و لایەنی مادی ئێستا یعنی من لە بەشی پێشووی بەرنامەکەشمەها بەشێک لەمی هەندێک لە میوانەکان ڕایان وا بوو کە لایەنە ڕۆحیەکە تەواو بووە کۆتایی پێهاتوو ڕای جەنابەت لەسەر ئەمە چییە کە تۆ لەسەر ئەم باس و بابەتانەش ئیشت زۆر کردووە ئایا ئەو لایەنە ڕۆحیە وەکو پێشتر پرسیارم کرد لە مامۆستا کامیل بە فۆرمێکی تر لە ئێستاشە بەردەوامە بەڵام ناوێکی تری لێنە یاخودەوەی لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان کرد خەڵک بە دوای تێربوونی و چێژی لایەنی ڕۆحیا گەڕێ لە سەردەمی جەنجاڵی و ئاڵۆزیەکانە لە ڕاستیە باسکردن لە لایەنی ڕۆحی و مادی شارستانێتەکان توێژەران زۆر باسییان لەوە کردووە شارستانێتەکان ئەبێ ئەم دوو لایەنیان هەبێت ئەگەر ئێمە بڵین شارستانێتێک شارستانێت ئەبێ هەم ڕەگەزی مادی هەبێ هەم ڕەگەزی ڕۆحی یان معنەوی هەبێت بۆ ئەمڕۆژ تەنانەت بۆ ئەمڕۆژ کەواتە ئەگەر شارستانێتێکمان هەبێت لایەنە مادیەکانی بەهێز بن خۆلانی ڕۆحی تەنها دین ناگرێتەوە لە ڕاستیە ئەتوانین بڵێن لایەنە معنەویەکە هونەرەگرێتەوە هونەر کە شتێکی مادی نیە و شتێکی ڕاستە لە هەندێک فۆرمیا بەرجەستا بێت لە هەندێک شتی مادیە بەڵام هونەر شتێکی ڕۆحیە وەک ئەوەی علی عیزت بیگۆڤیچ ئەڵێ هونەر ئاسمانیە یعنی شتێکی زەمینی نییە شتێکی ئاسمانیە کەواتە شارستانێتەکان پێویستیان بە هەردوو لایەنەکە هەیە ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە بە ئەم سەردەمەمان شارستانێتی لە ئەم سەردەمانە یا مرۆڤ لەم سەردەمانە ڕاستە بێگومان لایەنە مادیەکە زاڵ بووە بەسەر لایەنە ڕۆحیەکە ئەمەش تێکدانی باڵانسی شارستانیەتە چونکە وەکتمان شارستانی پێویستی بە کۆمەڵێک ڕەگەز و بنەمای ڕۆحی هەیە و هەروە کۆمەڵێک بنەمای و ڕەگەزی مادی هەر یەکێکیان بکەوێتە مەترسیەوە شارستانت خۆی لە مەترسیایە بۆیە لەم سەردەمەیە ڕاستە لایەنی ڕۆحی لاواز بووە بەڵام مرۆڤەکان هەرگیز دانانیشن وەکەوەی مامۆستا کامیل فەرمووی کە مرۆڤەکان بە دوای مانایە گەڕان بە دوای مانایە شتێکی مادی نییە یعنی مرۆڤەکان هەردەم یعنی بەردەوام خەریکی چین خەریکی ئەوەن کە پێویستیەکانی خۆیان پڕکەنەوە کاتێک کە مرۆڤێک بۆچوونی وایە پێویستیەکانی ئەو تەنها مادێ پڕی ئەکاتەوە سیرەکە ئێستا فەراغی هەیە بۆیە مرۆڤەکان پێویستیان بە لایەنی ڕۆحی هەیە بۆیە تێبینی ئەەکەین ئەگەر چی لایەنی مادی زۆر زاڵ بووە لەم سەردەمەیە بە پێی بۆچوونی شپنگلەر پێی وایە شارستانیەت لە کۆتایی خۆیدا خولەکانی کۆتاییە بەرەو چیە چێ بەرەو ڕقبوون و بەرەو جموو دەچێت و پێی ئەو سەردەمە ناوەنێ مەدەنیەت بۆچوونی جیاوازە شپنگلەر لە سەردەمە لە فەیلسوفەکانی تر سەبارەت بە شارستانێت و مەدەنیەت ئەوەڵێ کە چووە ناو مەدەنیەتەوە وردەوردە لایەنی ڕۆحی لاوازە بێت تەنانەت هونەر ئەو هونەرە نییە کە لە پێناو هونەرا بێت و لە پێناو باڵاگرتنی ڕۆحا بێت بەڵکو چییە بەڵکو هونەرێکە بەس تەنها بۆ بازارگەری کە ئەم سەردەمەیە هەروەها لە کۆتاییەکانی شارستانیەتە کە خولی مەدەنیەتە لای شپنگلەر ئیلحاد بێباوەڕی بڵاو بێتەوە بەڵام لە هەمان کاتە ئەگەر ئێمە بیبستینەوە بەم سەردەمەیان بەراوردی ئەم قسەیە بکەین ئیشپنگلەر ئایا لە ڕاستیە لەم سەردەمەیە مرۆڤەکان بە تەواوەتی بەرەو ئیلحاد ڕۆن نەخێوانیە تۆ تێبینی بکە ئەگەرچی ئاین فۆرمی جیاوازی وەرگرێت بۆ نمونە ئەمریکا کە بە
ئەتوانین بڵێن بە نمونە و بە نوێنەری شارستانێتی گەورەی ڕۆژئاوایی دائەنرێ لە ئەمریکا دین زۆر ئێتیمامی پێدرێ ڕاستە هەر دینی مەسیحیش تەنانەت دینی مەسیحی گرنگی زۆری پێدرێ و خەڵکی باوەڕیان هەیە تەنانەت تێبینی بکە لە فلیمەکانیشانە ڕەنگی یاوەتەوە تەنانەت ئەوانەشی کە باز لە ئیلحادەکەن باوەڕیان بە شتێکی سەر و مرۆیی سەرومادی هەر هەیە کەواتە مرۆڤ ناتوانێت بەبێ لایەنە ڕۆحیە سامەریوان ئێستا قسەشە فەرمی یعنی ئێستا ئەوەی کە قسە لەسەر لایانی مادی گەرایی و ئابووری و ڕێبح و ئەمانە ئەکرێت کە ئێستا بۆ خۆی ئەمانە نوێنەرایەتی ویا چۆنەڵی باڵا دەستیان هەیە ئەمانە یعنی تۆ هاوڕانی لەگەڵەوە لایەنە ڕۆحیەکەی شارستانیەتیش بە شێوەیە لە شێوەکان بۆ خۆی هێشتا ڕووبەرێکی پانی لە ناو فازای گشتی و کۆمەلگا ئاماوە بێگومان لایەنە مادیەکە زاڵ بووە یەک خاڵمان ئەبووە ئاماژە پێبایە لە سیستەمی سەرمایەداریە لە شارستانێتی جیهانی ئەگەر ئەم ناونانەمان ڕاست بێ شارستانێتی ئێستای جیهانە ئەوەی کە سائیدە ئەوەی کە باوە ئەوەی کە زۆر گرنگی پێدرێ گرنگیدانە بە مادە بە قازانج ئەمە لە پێش هەموو شتێکەوەیە یعنی دەوڵەتەکان کە شارستانێتەکان کۆمپانیەکان هیچ شتێکیان بەلاوە گرنگ نییە تۆ باسی دینەکەی بەلایەوە ئاساییە بەس ئەم باسی تۆ ڕبحی هەبێ قازانجی هەبێ تۆ چەک بەرهەمەهێنی ئەو بەلایەوە ئاساییە بەس مهم ئەوەیە بەرهەمی ئینتاجی مادی ینی ئەتەوێ بڵێ کوی ڕەهەندە جیاوازەکانی تر بەلایانی ڕۆژەوە تەوزیفەکرێ بۆ لایەنە مادیە ئەمە سیفاتێک جیاکەرەوەیەک تایبەتمەندیەکی سیستەمی سەرمایەداریە کە زۆر گرنگی بەم لایەنەدا بەڵام لە هەمان کاتیشە وەک جەنابەت فەرموود لایەنە ڕۆحی و لایەنە ئاینیەکەش تەنانەت لە هەموو ئاینە جیاوازەکان لە ئێستا گرنگی پێدرێ مرۆڤەکان هەوڵی گەڕانەوە دەن بۆ لایەنە ڕۆحیەکە لەبەرەوەی لایەنی مادی ئەوەی پێنیە کە مرۆڤەکان تێر بکە بە تەواوەت من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە بەڵام ئەمەوێت دوا پرسیارەوە لە جەنابیشیکەم ئایا بەها یا قیەم بۆ خۆی ئەمە شەچێتە ناو ئەوە کاریگەری لەسەر بەها و قیەم هەوێ ئەم گۆڕانکاری خێرانەی جیهان و پێشکەوتنی دنیا و تەکنەلۆژیا و چۆنەڵی کاڵبوونەوەی سنوورەکان و سیستەمی نوێی جیهانی و هەموو کۆی ئەمانە ئایا بۆ خۆی کاریگەری لەسەر بە تەکیید شارستانێت بەبێ بەها و بەبێ ئەخلاق نابێ ڕەوشت نابێ شارستانێتی ئەم سەردەمەش یاخود با بڵێن سیستەمی سەرمایەداری کە ئێستا زۆر دەستی گرتووە بەسەر جیهانە و شۆڕشی پیشەسازی ئەوەی کە مامۆستا کامیل باسی کرد ئەمانە هەمووی لەگەڵ خۆیانە بەها و قیەمی جیاواز و قیەمی تایبەت بە خۆیان هێنن کە دەرکەوتەکانی لە ناو کۆمەڵگەکانە دیارە لەوەشە خۆی ئەبینێتەوە کە لایەنی ڕەسەنێتی شارستانێتە جیاوازەکان بەرەو سڕانەوە ئەچێت. بەڵێ سوپاس مامۆستا کامیلەوەی مامۆستا مەریوان باسی کرد لایەنی بەتایبەتی بەشی ئەخیر کە پرسیارم لایەنی قیەم و بەهاکان تا چەند ئەمانە بۆ خۆیان تام و ڕنگ و بۆیان ماوەتەوە لە ناو شارستانەتە وە ئەم گۆڕانکاریە زۆر خێرای بروسک ئاسانە نەیانتوانیوە کاریگەریان لەسەر دروست بە کورتی یەک هاوکێشێکی بچووک ڕوونەکەینەوە هەم بۆ بابەتە هەم بۆ بابەتی ڕوحیەکە ڕوحی و مادیەکە ڕنگ و ڕووی شارستانێت چی دروستێکە بە بۆچوونی ئێمە ئەو ڕوحە گەورەی کە هەیە و ئەو ڕوحە گەورەیە ئیتر هەر ئایدیایەکە هەر بیر و باوەڕێکە هەر ئاینێکە کە شپنگلەر و تۆین بی و هەموو ئەوانە ئاماژەی پێەکەن ئەم ڕوحە گەورەیە کارەکاتە سەر بیرکردنەوەی ڕۆڵەکانی ئەو شارستانێتە ڕۆڵەی ئەو شارستانێتە هەر شارستانێتێک بێ دواتر ئەم بیرکردنەوەی ئەم ڕۆڵەی ئەم شارستانێتە کارەکاتە سەر بەرهەمەکانی ئێمە بە کورتی نمونەیەک بینەوە شارستانێتی ئیسلامی یەک نمونەی بچووک بێنمە بۆی وازەح بێ قسەی زۆر نەکەین نمونەی ئیبن جەزەری بینەوە ئیبن ڕەزازی جەزری کە کووردە با بڵێن خەڵکی سووریای ئێستایە ئەم ابن جەزری کتێبێکی هەیە الجامع بين العلم والعمل النافع في صناعة الحيل لێرە باز لە یەکێکە لەو ئەندازیارە گەورانەی کە لە جیهانی ئیسلامیە زۆرترین بەرهەمی تەکنۆلۆژیای دروست کردووە تەنانەت ئەگەر ئێمە بنووس هەر لە ئینتەرنێت بنووسین the history of the robot مێژووی ڕۆبۆت لە نێو فەقەرەیەکدا لە دوای سین ئیبن جەزەریمان بۆ هێنێ کە سەعاتێکی ڕۆبۆتی دروست کردووە لە ئاهینی فیلە و کۆمەڵی بەرهەمی زۆر کە کتێبەکەی هەیە پێچە هەر لەم کتێبخانەیە هەبێت نمونەی ئەمە باسەکە لەسەر چی بوو ئەو ڕوحە گەورەی کە پاڵ بە ڕۆڵەکانی شارستانێتێکەوە ئەبینی ئەنێ و چۆن بیرکەنەوە دواتر دەرەنجامەکەی چێبێ ئەمەیە نمونونەکە
ئەم پیاوەکەم کتێبەی نووسیوە تەقەیدی کردووە دیاری کردووە کە ئەبێ ئێمە چۆن تەکنۆلۆژیاکانمان دروست بکەین نافع بێ سوودمەند بێ تەکنۆلۆژیاکانمان بەڵام کاتێک کە تۆ دی شارستانێتێکت هەیە شارستانێتەکە ڕوحەکەی پشتی ئەم شارستانێتە ڕوحێکی تەنها قازانجویستە ڕوحێکە تەنها بە مەبەستی پێشکەوتون و پێشخستنی ئەو تەکنۆلۆژیای لەبەردەستدایە و هیچ لێکەوتەیەکی مرۆیی وەرناگرێ سەرنجامەکەی ئەوەیە ئەبینین هەمووی زەرمەندە بۆ مرۆڤ هەمووی زەرمەندە دوجاریش ئەگەر دیقەت بین ئەو لایەنە ئەخلاقی و نۆرمە ئەخلاقیەکان تا چەند ڕەنگەداتەوە لە نێو هەر شارستانێتێکدا تاکەکانی شارستانێتەکە چۆن بیرەکاتەوە بەرهەمەکانیش ئەو ڕنگدانەوەی پێیوەستە بە شارستانێتە بزەوت پێویستە بە شارستانێتەکە و ڕوحەکەی نێو شارستانێتەکە ئیتر شارستانێتمان هەیە مادیگەراییە فەزیلەتە ئەخلاقیەکان یاخود نۆرمە ئەخلاقیەکان چەمکە ئەخلاقیەکان بەلای ئەوە گرنگ نییە گرنگ نییە تۆ ڕازگۆبیدا ڕازگۆنەوەی گرنگەوەی چەندێک قازانجەکەی گرنگ نییە تۆ چەندێک وجدانت هەیە گرنگەوەی تۆ شەڕێکی باش بکەیت گرنگ ئەوە نییە تۆ سوودمەندی و زەرمەندی ئەم چەکە لێک بیتەوە گرنگەوەی تۆ چەکێکی باش دروستکەی زۆرترین بکوژێت کاتە ئێمە ئەکرێت دیسانەوە گەن نەبیکەینەوە کۆتایی هاتووە بەرنامەکەم بەلای مناقەشە دوجار کۆی ئەمانەچێتە لایانی پراگماتیەوە یعنی ئەو لایەنە بەرژەوەندی خوازەکە و بەرژەوەندی چۆنی خواست هەموو ئەمانە بێت لە خزمەتی بەرژەوەندیەکە تا ڕادێکی زۆر بەڵێ بیرکردنەوەی ئەو شارستانێتە چۆنی خواست ڕنگدانەوەکەی هەروە بێت زۆر بە کورتی دو قسەد لەسەر کۆی ئەم تەوەرانی کە باسمان کرد لەم بەرنامە کۆی ئەم تەوەرانە ئەتوانین بڵێن حتمیە ئەوەی کە بیرمەندەکان باسییان کردووە هەموو شارستانێتە کۆتایی دێت و شارستانێتەکان لە ناو خۆیانە کۆتایی خوانیان هەڵگرتووە لەگەڵ خۆیاندا کۆتایی خوانیان هەڵگرتووە ئەوگۆی توین بێڵە ئیلا بە دوو شێوە نەبێت تەنها بە دوو شێوە نەبێت یا ئەوە تا ڕۆڵەیەکی ئەو شارستانێتە دەرکەوێت و ڕوحێکی نوێ بێنێتەوە ناو ئەو شارستانێتە یا ئەوە تا ئەو شارستانیەتە با بڵین نەتەوەیەکی دەرەوەی شارستانێتەکە احتیلالی بکات داگیری بکات و ڕوحێکی نوێی بۆ بێنێ کەواتە هەموو ئەمانە پەیوەستە بەو ڕوحە نوێیی کە چارەسەرێکە بۆ دۆخی ئێستای هەموو شارستانێتەکە بەڵێ مامۆستا مەریوان دەرفەتێکی کورد بۆ جەنابیش لەسەر کۆی تەوەرەکان لە ڕاستیە ئەوەی کە بیڵێن شارستانیەت بیبەستینەوە بە سەردەمی نوێمانەوە لە سەردەمی نوێدا ئێمە شارستانێتێکمان هەیە ئەتوانین ناوی بنین شارستانێتی ڕۆژئاوایی کە دەست باڵایە بەسەر تەواوی جیهانە ئەم شارستانێتە کاریگەری زۆری دروست کردووە لەسەر تەواوی شارستانێتەکانی تر بەڵام کۆمەڵە شارستانێتی تریشمان هەن کە ئەم شارستانیەتانە تا ئێستا توانیویانە خۆیان ڕابگرن بەڵام لە بەرامبەر هێرشێکی زۆر بەهێزی ئەم شارستانێتیان چونکە ئەم شارستانێتە توانیوێتی لە ڕێگەی جیاوازەوە کار بکاتە ئەم شارستانیتانەی تر کە پێشتر ئەو ڕێگانە نەبوون کە ڕێگەی تەکنەلۆژی باڵادەستی هێز کە خۆی بینێتەوە لە هێزی زۆر گەورە کە ئەتوانێ سەرزەوی بە تەواوەتی کاولکە کە خۆی بینێتەوە لە چەکی هایدرۆژینی و چەکی ئەتۆمی کە ئەمانە مەترسیەکن بۆ سەر شارستانیەکان بە گشتی و بۆ سەر مرۆڤایەتی بە شێوەیەکی تەواو. بەڵێ سپاس بۆ مامۆستا مەریوان عەبدول توێژەر لە مێژووی فەلسەفەی ئیسلامی سپاس بۆ مامۆستا کامیل حەبیب توێژەر لە مێژووی شار و شارستانیەتی ئیسلامی سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوەش بۆ معریفەی ئەمڕۆمان ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکەم بێنم دەمێ زۆر سپاسی خانەی ڕۆشنبیری ڕەهەند و کتێبخانەی ڕۆمان بکەم کە دەرفەتیان بۆ ڕەخساین لەم شوێنە گفتوگۆیەکی معریفی لەسەر باسێکی گرنگ کە تایبەتە بە شارستانێتەوە بکەین تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.